دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکە. هەلای هەمووان ئاشکرایە کە لەگەڵ تێکچوونی ژینگەی عێراق بە گشتی و دووبارەبوونەوەی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو تەنانەت کەمبوونەوەی ڕێژەی ئەو ئاوانەشی کە لە دەرەوەی عێراقەوە دێنە ناو عێراقەوە بابەتێکی لەوە گرنگتر هەیە کە ئێستا کاریگەری لەسەر ژینگەی عێراق بەجێهێشتووە. ئەویش پشتێنەی سەوزاییە. ئەو پشتێنە سەوزایی کە لە عێراقا هەبووە پێشتر ئێستا بەهۆی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئەو خەریکە بەرەو کەمبوونەوە لە ناوچوو نەچێ و هیچ تا ئێستاش پرۆژێکی نوێ بۆ سەوزایی لە عێراق یاخود پشتێنەی سەوزایی لە عێراقا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەم بابەتە بابەتێکی گرنگە و بە بەردەوامی شارەزایان و پسپۆرانی بواری ژینگە ئاماژەی پێ دەکەن بۆ ئەوەی کە ئەگەر بوونی ئەو پشتێنە ئەمنیە ببرن بوونی ئەو پشتێنە سەوزاییە لە عێراقا وا دەکات کە کاریگەری کەش و کاریگەری خراپی کەش و هەوا لەسەر عێراق کەم بکاتەوە و مەترسیەکانیشی لەسەر کەم بکاتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانداری بەڕێز خالد سلێمانەکەین کە بەڕێزیان نووسەر ڕۆژنامەنووسی ژینگەین و هەمیشە بە دوواداچوونیان هەیە بۆ بابەتە ژینگەیەکان. کاک خالد ئەم کاتت باش و سڵاو لێبێ با یەکەم جار لەوە دەست پێ بکەم لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئەو پشتێنە سەوزایی کە لە عێراقا هەیە ئەگەر بۆ شێوەی ئێستا بەردەوام بێت لە کەمبوونەوە و بەرەو لە ناوچوون بڕوا ئەگەری مەترسی ژینگەی چیتر هەیە بۆ عێراق؟ یەکەم شت بەیانی ئێوەش باش و بەیانی بینەرانی کورتانیش باش. بەڕاستی مەسلەی پشتێنی ئەمنی ببوورە منیش هەر لە دوای تۆ وەڵێم پشتێنەی ئەمنی داوای لێبوردنەکەم من داوای لێبوردنەکەم تۆشم تۆ منیشی تووشی مشکلەکەم کاگرنج ببوورە. پشتێنەی سەوزایی بەڕاستی ئەمە شتێکە حکوومەتی عێراقی درەنگ کەوتۆتە خۆی. ئەبوایە پێشەوەی باسی پشتێنەی سەوزایی بکەین، ئەبوایە باسی بەدەستهێنانەوەی ئەو شوێنانە بکەیت کە ڕووتاونەتەوە لە عێراقا بەهۆی کەمبارانیەوە، بەهۆی ڕووتانەوەی سەوزیەوە، بەهۆی لە ناوچوونی ڕووبەری سەوزایی و بەهۆی بە بیانبا بوونەوە. یەکێک لە گرفتەکان ئەوەیە لە عێراقا کاتێک تووشی قەیرانێک ئەبین اینجا باسی بابەتەکە ئەەکەین. ئەم بابەتە ئەبوایە چەند ساڵێک پێش ئێستا باز بکرایە. هەڵبەتە ئەمە کافی نییە. بەڕاستی پشتێنەی سەوزایی چارەسەرێکی ئەفسوناوی نییە بەقەدەر ئەوەی تەنها بەشێکە لە چارەسەرەکان. ئەبێ بیر لە شتێکی تر بکرێتەوە، بیر لە استراتیژیەکی تر، ئەبێ بیر لە پرۆژەیەکی دوورمەودای تر بکرێتەوە. ئەو شوێنانەی کە لە عێراقا یان مەسەلەن بۆ نمونە ئێمە باسی ژمارەیەک بکەین لەم ساڵانەی دواییە با بڵێن لە نیو سەدەی ڕابردووە لە ساسی و حوتی زیاتری ڕووبەری عێراق بۆتە بیابان، کەواتە ئەبێ بیر لەوە بکرێتەوە ئەم ڕووبەرانە ئیشیان تیا بکرێتەوە. هەنێکیان ئەوانەی ئیمکان هەیە سەوز بکرێنەوە، ئەوانەی ئیمکان هەیە بە هەر میکانیزمێک بێ، بە هەر ڕێگا چارەیەک بێت نەهێڵن زیاد بکات. چونکە لێرەیە هەر لەم سیاقەیە کاک ڕەنج ژمارەیەکی تری پێڵێم ئەگەر بێت و یان کار بۆ ئەمە نەکرێت، ئەگەر بێت و ئەم ڕووبەری بە بیانبابوونن نەوەستێنرێ ئەوان لە ساڵی 2050 ینی باسی 20 ساڵی ترەکەین لە سا 50 زیاتری وڵاتەکە ئەبێتە بیابان. ئەو کاتە ئیمکانی ژیانی تیان نامێنێ باش کە ئیمکانی ژیانیشی تیان نەما. ئەو خەڵکانەی کە لەوێ ئەژێن هەموو دیێنە شوێنەکانی تر. ئەمە ئەبێتە هۆی هیجرەیەکی ناوخۆیی لە عێراقا. ئەمە زۆر خراپە. کاریگەری با بگەڕێنەوە سەر ئەوەی سەرەتا کاریگەری ئەمنیە بێ. اینجا ئەو کاتە پێویستمان بە پشتێنەی ئەمنیە بێت. ڕاست بێگومان. کا خالد شتێکی تر هەیە تۆ باسی ئەوەت کرد کە پشتێنەکە ئێستا خەریکە، یعنی بەرەو کەمبوونەوە ئەڕواوە پێویستە استراتیژێک هەبێ بۆ کارکردن لەسەر ئەوە و پلانێکە بێ ئەڵتەرناتیڤێکیش هەبێ بۆ ئەمە. عێراق ئێستا کێشە و گرفتی کەمی ئاوی هەیە،
ینی ساڵ بە ساڵ ئەگەر نەڵێم مانگ بە مانگ ئەوە ساڵ بە ساڵ ئاو بۆ عێراق کەمترە بێتەوە سەرچاوەکانی ئاو بۆ عێراق کەمترە بێتەوە چ ئەوانەی لە ناو خۆن چ ئەوانەی لە دەرەوەن ئەی باشە ئەگەر ئاو نەبێ چۆن پشتێنی سەوزایی دروست بکرێ ئەگەر ئاو نەبێت چۆن ئەم کارە بکرێ ئەی بەدیلی ئەمە چییە؟ خۆی بەڕاستی گرفتی ئاو بالەوەوە دەست پێ بکەین گرفتی ئاو لە عێراقە دوو هۆکاری سێ هۆکاری سەرەکی هەیە یەکەم هۆکاریان ئەوەیە کە ڕێژەی ئەوەی دابارین کەم ئەبێت ساڵ لە دوای ساڵ کەم ئەبێت ئەمە هۆکارێک هۆکارێکی تر ئەوەیە کە وڵاتانی دراوسێ سیاسەتێکی ئاوی شەڕانگێزانیان هەیە بەرامبەر بە عێراق لەبەر ئەوەی عێراق کەوتووەتە خواروی هەموو سەرچاوە و کانی و ڕووبارەکانەوە ئەوەی بە عەرەبی پێڵێن دەولەت المەسەب یان بەلەد المەسەب هەر لە کاتێکا وڵاتانی تر کەوتونەتە سەروی ئاوەکانەوە سەرچاوی ئاوەکان لەوەیە هەڵبەتە با ئەومان لەبیر نەچێ وڵاتانی تریش گرفتیان هەیە بەدەست بێبارانی و بەدەست ئاوەوە گرفتی سێیەم چییە؟ گرفتی سێیەم ئیدارەدانیان با بڵێن بەڕێوەبردنێکی زۆر خراپە لە ئاستێکی ئەتوانم بڵێم لە خراپترین ئاستایە لە عێراقا بۆ چونکە تۆ سەرچاوەیەکی ئاوت هەیە ئیدارەیەکی باش ناکرێ ئەمە لەلایەکەوە سەرچاوەیەکی ئاوت هەیە کە ئەوش ئاوی پیسە مەبەسم ئاوی بەکارهێنراوە تا ئێستا زۆربەی زۆری وڵاتان لە دنیاە ئەم سەرچاوی ئاوی بەکارهاتووە بەکارەهێننەوە یعنی وەک سەرچاوەیەکی ئاو تەماشا ئەکرێت با لێرەیان نمونەیەک بەمێ کە ئەتوانرێت لە عێراقیشە سوودی لێوەربگیرێ لە وڵاتێکی وەک ئوردون دەریاچەی ئەلمەلیک بن تەلال هەموو سەرچاوەکەی ئاوی بەکارهاتووە ئاوی بەکارهاتووی پایتەخت عەمان و شارەکانی دەوروبەری فەلتەرە ئەکرێنەوە پاک ئەکرێنەوە و ئەکرێتە سەرچاوەی دەریاچەیەک کەواتە دەریاچەکە وشک ناکە ئێمە لە عێراقا ئەوەتە لەبەر چاومانە دەریاچەی ساوا کە دەریاچەیەکی سروشتی بوو لە باشووری عێراق لە نزیکی سەماوە وشکی کرد ئەمە یەک ئێستا دەریاچەی بەحرینیش عەفوەن حەمرینیش بۆ بەرەوش بوونەوە ئەڕات باشە لە کاتێکە لە هەموو شارەکانی عێراقا سەرچاوەیەکی زۆر ئاو هەیە لەوانش دوورکەوینەوە باسی هەرێمی کوردستان بکەین ئێمە ئێستا بۆ نمونە ئەتوانین ئاوی بەکارهاتووی سلێمانی شارێکی گەورەی وەک سلێمانی پاک بکەینەوە لە تانجەڕۆ و ئەم ئاوە ببێتە ئاوێکی سەرچاوەیەکی پاک و بگاتە دەریاچەی دەربەندی خان کەچی ئێمە ئەم ئاوە هەر بە پیسە چێت ناو دەریاچەکەەوە کەوابێ ئەم ئیدارەدانە خراپە بەشێکە لەو کێشەیە کە هەیە لێرەوە ئەگەڕێمەوە ئەچمە سەر پرسیارەکەی جەنابەت کە پرسیارێکی زۆر بەجێیە باشە تۆ ئەگەر ئاو نەبێت چۆن ڕوبەرەکان سەوز ئەەکەیتەوە ئەمە پرسیارێکە هەڵبەتە لێرەیات دوو چارەسەر هەیە یەکەم چارەسەر ئەوەیە ئەو دارەی ئەو ڕوبەرە سەوزایە هەیە بپارێزرێ ئەمە یەک دووەم جۆرێک لە ڕووەک تەکنۆلۆژیا بەکار بهێنرێ لە چاندنی ڕووەکیان با بڵێن نەکتەلۆ تەکنۆلۆژیا توێژینەوەی نوێ بۆ ئەو جۆرە ڕووەکانەی کە بەرگەی گەرما و بەرگەی سەرما و بەرگەی بەرزبوونەوەی پلەی گەرمایان بڵێن هەر جۆرێکی تری دیاردەی سروشتی ئەگرن باش چارەسەری سێم ئەوەیە ئەو ئاوە بەکارهاتووی کەوا لە شارەکان لە زێرابی شارەکان یەنە دەرەوە پاک بکرێنەوە و فەلتەرە بکرێنەوە بەکار بهێنرێن نەک بۆ ئاوی خواردنەوە بەڵکو بۆ سەوزکردنەوە ئەمەش دیسانەوە چارەسەرە بەڵام لەڵام لێرەیە گرفت ئەوەیە نە حکوومەتی عێراق نە حکوومەتی هەرێمی کوردستان نەتەنانەت حکوومە لۆکاڵەکان مەبەسم پارێزگاکانە ئەوان تازە بە تازە کەوتونەتە خۆیان 10 ساڵە 15 ساڵە ئەم دیاردەیە دەستی پێ کردووە ینی بالێرە شتێکی زۆر شخصی بڵێن بەڕاستی ئەمە نییە تایبەتە بە خۆمەوە ساڵی 2010 کە لە کوردستانە بابەتێکم چەند جار فیلم ئەکردەوە لە گۆڤارێکە لەسەر ژینگە بەڕاستی خەڵکی کوردستان گاڵتەیان پێ هات ئەوت ئێمە مشکلەی سیاسیمان هەیە مشکلەی ئەمنیمان هەیە نازانم مشکلەی دیموکراسیمان هەیە بەڵام مەسلەی ژینگەی مەسلەی وجودیە بۆیە تازە کەوتونێتە خۆمان بەڵام هێشتا درەنگ نییە باش کاک خالید ئەگەر ئێمە بە بەردەوامی ئەم کاریگەریانە لەسەر هەم عێراق و هەرێمی کوردستان بە بەردەوام هەبێت و کاریگەری بڵێ نوشکە ساڵی و نەبوونی ئاو و تێکچوونی ژینگە و ئەمانە بەردەوامیان هەبێت چەند ساڵێکی تر
ئێمە ڕوبەڕووی چ مەترسێکی ترەبینەوە ئێستا ئەبینین کە هەر لەم بڵێن چەند مانگەی ڕابردووە چەندین جار خۆڵبارینمان بینی خۆڵبارینێک کە پێشووتر ئەم دیاردەیەمان بەم شێوەیە نەبینی یعنی ئەگەر وابێت چ مەترسێکی تر ڕوبەڕوومانە بێتەوە ئەو مەترسیانەی کەوا وەک دەرەنجامی گۆڕانکاری کەش و هەوا و تێکچوونی سیستەمی ژینگەی دەرئەکەون خۆڵبارینە نەمانی دارستانە نەمانی ئاوە لە دەستدانی ئاژەڵەکانە مەبەسم گیانەوەرەکان هەموو جۆرە گیانەوەرەکان باشە خۆ ئەمانە سەرچاوی خۆراکی ئێمن کە ئاژەڵێک لە ناو ئەچێ یعنی بۆ نمونایسە لە کوردستانە لەوانەیە خەڵکێک کللتورێکی گشتی هەیە ئەگەر ئاژەڵێکی بڵێن گیانەوەرێکی کێوی وەک بەراز بکوژرێ کەس گوێ پێی نایە تەنانەت حەزیان لە کوشتنیێتی بەڵام کەس نازانێ ئەم ئاژەڵە چەندێ ڕۆڵێکی گرنگ ئەبینێ لە ناو سروشتە چەندێ زۆربەی زۆری داربەڕوەکان و دارقەزوانەکان و جۆری تری دار تەنانەت هەنگی دنیاش لە ڕێگەی بەرازەوە زیادەکەن ئەوە گیانەوەرێکی وەک بەرازە کە ئەم دارستانانە ڕوبەرەکانیان زیاد ئەکات ئەمە وەک نمونەیەک ئەیڵێم بۆیە ئێمە ئەبێت تەنها بیر لە ژینگە نەکەینەوە کە کاتێک تووشی خۆڵباری نەبین ئەبێ ژینگە ببێتە بەشێک لە کللتورمان ئەبێ ببێ بەشێک لە بیرکردنەوەمان بەرامبەر وەک چۆن ئێمە مافی ژیانمان هەیە ئەو کاتەش ئەبێ بوا بیر بکەینەوە کە دارێکیش هەمان مافی هەیە گیانەوەرێکیش هەمان مافی هەیە چونکە لە کۆتاییە پاراستنی دارەکان و پاراستنی گیانەوەرەکان ئەوە پاراستنی مرۆڤایەتیە بێ بەم شێوە بیر بکەینەوە چونکە کەم دارەکان و گیانەوەرەکان نەمان ئەو کاتە دەورەکە ئەگاتە ئێمە ئەو کاتە ئێمە لە ناو ئەچین هەڵبەتە ئێمە ناتوانین با بڵێن ناشمانەوێت بەردەوام باسی گرفتەکان بکەین ترس لە ناو خەڵکە بڵاوکەینەوە ئەبێ چارەسەر بخرێتە ڕوو ئەبێ پێشنیار بخرێتە ڕوو ئەوش ئەوەیە جگە لە سیاساتی گشتی ژینگەی ئەبێ خەڵکیش ئاگد ئەبێ خەڵک بەشێک بن لە چارەسەر چونکە لە کۆتایی شتێک هەیە ئێمەی کۆمەلگای کوردی لە زۆر مێژەوە ئەزمونێکی خۆڕسکیمان هەیە لەگەڵ سروشتە لەگەڵ سیستەمی ژینگەیە لەگەڵ گیانەوەرانە لەگەڵ دارانە ئەبێ ئەم کللتورە نوێ بکرێتەوە ئەبێ جۆرێکی تر لە بیرکردنەوەمان هەبێ لە بیناکردنی خانووە لە بەکارهێنانی وزەیە لە تەنانەت لە خواردنە لێرەیە هەڵبەتە ئەزانم بەرنامەکە بەشی ئەو هەمووشتانە ناکات بەڵام ئێستا یەکێک لەو لێکۆڵینەوە تازانەی کە دەرچووە ئێستا کە ئیشی لەسەر ئەکرێەوە خۆشم ئیشی لەسەر ئەەکەم ئەوش ئەوەیە کاریگەری خۆراکی فرێدراو لەسەر ژینگە و لەسەر دەردانی گازی دۆم ئۆکسیدی کاربۆن و گازی میسان باش بەڵام بەمەشەوە بگرین کا خالید هەر لەو قسەی جەنابتەوە ئەمەیە پرسیارێکی تر ئاراستی تۆ بکەم هەر سەبارەت بە ژینگە ینی ئەوەی کە مەترسیە بەداخەوە من دوێنێشە لە بەرنامەکە باسی ئەم بابەتم کرد ینی ئەوەی کە مەترسیە ئێستا لەگەڵ ئەوەی کە خەڵک ڕۆژانە یاخود ئەو ڕۆژانەی کە پشوێتی ڕۆکاتە ئەو شوێنانێک کە گەشتیارین و ئەوێ لە ناو سروشتە بڵێن کاتی خۆی بەسەر بەرێ ئێستا مەترسیەکی تریش پیا بۆەوەیە کە هەندێک ئەو لەو شوێنانەی کە سروشتین و دەستی مرۆڤی پێنەگەیشتووە ئێستا مرۆڤ ئەچێتە ئەوێ ئایدەستی هاوڵاتیانیشی پێگا لەگەڵ ئەوشە ینی ئەو ژینگەی ئەوێ شتێکەچێ ینی ئەگەر وا بێت بەم شێوەیە بەردەوام بێت و ئەو شوێنانەشی کە سروشتین و چەند ساڵێکا وەکو سروشتی بڵێن چوارچێوە سروشتێکی خۆی پاراستۆ دەستکاری بکرێ ئەمایان چ کاریگەریەکیە بێ خاڵێکی زۆر جەوهەری دووروژان کە ئەویش مەسلەی گەشتیاریە بەڕاستی شتێک هەیە کۆنسێپتێک هەیە پێ ئەڵێن ئیکۆتوریزم یعنی مەبەستم گەشتیاری ژینگەیی ئەمە چونکە لە کۆتاییە جوڵەی ئینسان چالاکی ئینسان کاریگەریە ئەبێ بۆ سەر سروشت بۆ سەر گیانەوەرەکان بۆ سەر ئاو بۆ سەر هەموو شتێک وەک بینیمان زۆر شوێنی چەند وێنەیەک بڵاو بوونەوە لە ڕۆژانی ڕابردووە خۆشم تەنانەت چەند وێنەیەکم بڵاو کردەوە لەسەر ئەوەی لە ئاوی زەڵم لە نزیک هەڵەبجە چەمی زەڵم لە ڕۆژی سێم چوارەم ڕۆژی جەژنا بوو
خەڵکەکە تەنانەت ئۆتۆمبیلەکانیشان بۆ ناوسێ ئاوەکەوە بەمەرجێک ئەمە ئاوێکی سازگاری پاکە. ئەمە و جۆرەها ڕفتاری تر بەرامبەر بە ژینگەی بەڕاستیە بێ سیاسەتێکی ژینگەیی هەبێت ئەبێ شتێک هەبێت ناوی گەشتیاری ژینگەی بێ ینی توریزم بێت بۆ چونکە ئەم هەموو چالاکیە کاریگەرەیەکی خراپیان هەیە یەکەم سەرچاوەکانی ئەو خراپەکرێن پیس ئەکرێن دار ئەبرێنەوە ڕێژەیەکی زۆر پلاستیک فرێ ئەیرێن تەنانەت کاریگەریشیان ئەبێ بۆ سەر جێلەکردنی گیانەوەرەکان لە شوێن و ماڵی خۆیانە ئەمانە ئەبێ بەڕاستی ئەبێ ئیتر لە ئاستی لۆکاڵی مەبەست ئاستی پارێزگاکان لە ئاستی قەزاکان لە ئاستی حکوومەتە قسە لەسەر ئەمە بکرێ باشە ئێمە دەستەیەکی ژینگەیمان هەیە ئەم دەستی ژینگەیە لە کوێن من لێت ناشارمەوە ساڵێ دوو وەبزام ساڵی ڕابردوو بوو بەرازێک کوژرا لە کاتی نەورۆزە خۆمێکێک بوومە لەوانەی لەسەرەوە هاتمە دەنگ و قسەم کرد و دوایی دەستەی ژینگەی کوردستان جوابیان نامەوە بە شێوەیەکی شخصی وتیان دەست خۆش ئێمە لەسەر ئەو مەسلەی بێدەنگ نابین من ئێسلیانە پرسم ئایا چیان کرد ئەی چیان کرد ئەوانەیە کە ئەمڕۆ ئەکرێن بەرامبەر بە ژینگەی کوردستان یان ئەوەیە ئەم جۆرە گەشتیارە بوەستێنن پێویستمان پێ نییە یان ئەوەیە سیاسەتێک هەبێت بۆ یەکێک لەو خاڵانە کاکڕنج کە زۆر گرنگە هەنێ شوێنی سروشتی هەیە هەنێ شوێنی سروشتی هەیە لە بنەڕەتە نابێ سیارە بگەنە ئەوێ چونکە یەکێک لە بنەماکانی ئیکۆتوریزم یان با بڵێن گەشتیاری ژینگەی ئەوەیە ئەو شوێنانە سیاریان پێ نەگا ئەبێ خەڵکەکە بە پێ بڕۆن ئەبێ خەڵکەکە تەنانەت ئەگەر سعاتێکیش بێ ئەگەر 2 سعاتیش بێ ئەبێ بە پێ بڕۆن ئەم بە پێڕۆشتنە سوودی هەیە بۆ سروشتەکە خۆی و ئینسانیش فێرە بێ فێری ڕێکردن ئەبێ فێری ئەوە بێ سروشتەکەی خۆی خۆش بێ بەڵام کە بە سیارە ئەڕوە سیارەکەی خۆی لە سروشتەکە زیاتر خۆشەوێت بەڵێ بێگومان قسەکە تەواوە کە ئێمەش هیوادارین کە ئەو ڕێکارانە بگیرێتە بەر و چیتر ئەو شوێنە سروشتیانەش وەکو شوێنەکانی تر تێک نەیرێت چونکە بەڕاستی چەند شوێنێکی کەمی سروشتیمان ماوە ئەبێ پارێزگاری لێ بکرێت زۆر سپاس بۆ بەڕێز خالد سلێمان کە بەڕێزان نووسەر و ڕۆژنامەنووسی ژینگەی سپاس دەکەین کاک خالید کە ئەمڕۆ لەگەڵمانە ئەم بابەتە گرنگەت گفتوگۆ کرد سپاس بۆ ئامادەبوونت.